بە ناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت بە هەنگاوێکی گرنگ و پڕبایەغدا دەنرێت لە چارەسەرکردنی کێشەکان و هەماهەنگی زیاتر لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لەو کۆبوونەوەیە ڕوونکردنەوەی پێویست لەبارەی پرسیاری پەرلەمانتاران خرایە ڕوو. پێم وایە و کۆبوونەوانە زۆر باشن لەبەر ئەوە دیارە ئەمڕۆ بە خۆتان ئاگاداری مەل سعاتەوە کۆبوونەوە بەردەوامی هەیە تا ئێستاکانە تقریبا 98 ئەندامی پەرلەمان پرسیاری کردووە و دوای ئەوەش تەبعەن شاندی حکوومەتیش کە بە سەرۆکایەتی کاک مەسرور و جەنابی کاک قوباد و شاندی یاوەریان ئەوانش ئەوەی کە بوان کراوە جوابی پرسیارەکان دراوەتەوە بەیانی کار لەگەڵ سەرۆکی بڵین سەرۆکی فراکتۆنەکان ئەو پرسیارانی کردبیان بەڵام ئێستا دەستی بەوە کردوەکەوە جوابی ئەندامانی پەرلەمانیش بدرێتەوانێ و پێم وایە لێکتێگەیشتێکی باشەیە بەڵێ ئەم جۆرە کۆبوونەوانە ئەنجامی زۆر باشی دەبێت بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان. پەرلەمانتارانی کوردستان ئاماژە بەوە دەکەن هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین کێشە و قەیرانی تەندروستی و دارایی بۆتەوە ئەوەش پێویستی بەکاری هاوبەشی نێوان پەرلەمان و حکوومەت هەیە تاکو بتوانن ڕێگە چارەیەک بۆ ئەو کێشانە بدۆزنەوە. دانیشتەکە بەگشتی باش بوو طبعاً ئەمڕۆ وەکو خۆتان نەزانن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان وەزیری دارایی و هەندێک لەو وەزیرە بەڕێزانەی تر ئامادە بوون بۆ مەبەستی ڕوونکردنەوە و گفتوگۆکردن دەربارەی ئەو پرۆژە یاسایانە ئەو هاتنەکەیان دەربارەی یەکەم چەند تەوەریەک بوو تەوەری یەکەم تەوەری چاکسازی تەوەری ناوچە کورسانەکانی دەرەوەی هەرێم و هەروەها تەوەری دارایی و پێدانی موچە لەگەڵ ئەم تەوارانە تەبعاً خۆتان باش ئەزانن پێشەکی راپۆرتی خۆیان خوێندەوە لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمەوە و هەروەها دواتریش گفتوگۆکرا لە نێوان ئەندامانی پەرلەمان و هەروەها گفتوگۆیەکی زۆر دوور و درێژ بۆ ماوەی 10 سەعات ئەوە خۆتان باش ئەزانن بەڕاستی ڕوونکردنەوەی باشدرا لەلایەن زیاتر لە 90 ئەندامی پەرلەمان مداخلەی کرد و هەروەها پرسیار و بۆ چوونەکان پرسیاریان کرد لەو برادرانە بۆیە ئەوانیش وەڵامی پرسیارەکانیان داوە. من کارێکی زۆری باش دەزانم وەکو فراکسیۆن و یەکەتیان نیشتیمانیا کوردستانیش کارێکی باش زانین سەر 5 تەوەرێت هەرێت مهم بوون ئەبروکە پەرلەمانتارێت هەرێما کوردستانی هەموو فراکسیۆنی جوازێت پەرلەمانی کوردستانی بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا و دیموکراسیانە سرنج و تێبینیت خۆ یان پێشنیارێت خۆ یان پرسیارێت خۆ ئاراستەی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی و جێگیری سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی کرد. لە میانەی بەڕێوەچوونی کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان کە سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی بوون باز لە چەندین تەوەری گرنگ کرا کە ئەمڕۆ جێگای پرسیاری هاوڵاتیانە هەروەها دەخوازن ئەو بەڵێنانی حکوومەت بۆ چاکسازی داویەتی بەکردار جێبەجێ بکە و بە جددی کار بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بکە کە ئەمڕۆ یەخەی خەڵکی کوردستانی گرتووە. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.